ئەی کاک دکتۆر ڕێگاکانی دەستنیشانکردنی بەردی گورچیلە چییە؟ یعنی ئەمە چەند ڕێگامان هەیە، کامیان باوترە بەس لەوانەیە دقیق نەبێ، کامیان زۆر دقیقە بەس لەوانەیە زۆر باو نەبێ. بەڵێ یەکەمین وەکو باسمان کرد بەهۆی نیشانەکانەوە، یعنی ئازاری کت و پڕ کە ڕەشانەوەی لەگەڵدا بێ، ڕەنگی میزی ئەگۆڕێ کە بەرگەی ئازارەکەی نەگرێ، ئەمە نیشانەیەکە و هۆکارێکە بۆ دەست نیشانکردنی زووی ئەو حاڵەتە لایەن چارەخوازەکە و لایەن پزیشکەوە کە بۆ نەخۆشەکەی ئەنجامەدا. بۆ پشکنینەکانیش زەڕورە. ئێمە عادەتەن وەکو پسپۆر دەست بە پشکنینێک ئەکەینکەوە هەم تێچووی کەم بێ، هەم زیانی کەم بێ بۆ چارەخوازەکە. لە پشکنینی میز دەست پێ ئەەکەین کەەوە ئەبینین ڕێژەیەکی زۆر خوێن لە ناو میزیدا هەیە. وە پشکنینی سۆنەر هەرچەندە 100% نییە، ئەکرێ بڵێ 180 بۆ دەستنیشان حاڵەتی دقیقیەکەی سپێسیفیتەکەی تا 180 بۆ 190 بۆ دەستنیشانکردنی بەردی گورچیلە سۆنەر، پشکنینی سۆنەر. و ئەو بەردانی کە ئەجوڵێن لە بیدایەتی حالە بن، ئەکرێ بڵێن تا ڕادەیەکی زۆر پشکنینی سۆنەر دقیقە و ئەوانەی لە کۆتای حالە بشن بە هەمان شێوە. بەڵام ئەو بەردانی کە لە ڕێگان لە بەشی ناوەڕاستی حالە بن سۆنەر نایبینێ، بەڵام ئەکرێ بڵێن ئاوسانی گورچیلەکە ببینێ. و هەندێک پشکنینی تریش هەیە، لەوانە ئێکسڕەی ئەتیادیمانیەتیشکی ڕەشوسپی ئێستا کەمتر بەکارهێنرێ، بەڵام بۆ هەندێک چارەخوازی تایبەت ئەکرێ بەکاربهێنرێ. بەڵام ئەو پشکنینەی کەوا لە هەمویان دقیقترە کە نزیکە لە 100% دیقەکەی پشکنینی ئەشعەی سیتیە. بەڵام ئەم ئەشعەیەش بەهۆی زۆری تیشکەکەی ناکرێ هەموو چارەخوازێک ئەم تشکەی بۆ بنووسین. ئەگەر مناڵ بوو نابێ لۆی بەکاربێنی ئیلا لە حاڵەتی زۆر زەڕوردا نەبێت، چکە بوونی ڕێژەیەکی زۆری ئەو تیشکە لەوانەیە کارەگەری نەرێنی هەبێ لەسەر گەشەی داهاتووی ئەندامەکانی مناڵەکە و لە ئافرەتی دووجیانیش بە هەمان شێوە بەکار ناهێنرێ. بەڵام لە چارەخوازەکانی تر ئەکرێ بە ڕێژەی تایبەت بەکاربهێنرێ. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.